ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز من ناوەڕە تۆفیقم لە خێم شەی پانۆرەما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر کورد لە عێراقێکی نوێدا. پێشاتەکان کۆمەڵێک ئاماژەی نوێمان پێڵێن بەرەو پێشوونەکان لە بەغدا و بە تایبەتی گفتوگۆکانی نێوماڵی شیعە و تا ڕادەیەک لێک نزیکبوونەوەی چوارچێوەی هەمانجی و تەیاری سەدری ڕەوتی سەدر لەسەر پێکێنانی حکوومەتی نوێ عێراقی و هەروەها یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆکوەزیرانی نوێی داهاتووی عێراق و هەروەها ڕەواندنەوەی ئەو چەقبەستۆی کە لە ماوەکانی ڕابردوودا بە دیاریکراوی عێراق پێدا تێپەڕی دوای 5 مانگ لە پرۆسەی هەڵبژاردن قۆناغێکی چەقبەستووی هاتبوو ئاراوە لە نێوان سەرجەم لایەنە سیاسیەکان تا ڕادەیەک ئێستا و چەقبەستوویە نەماوە جوڵەی لایەنە سیاسیەکان بە تایبەتی نێوماڵی شیعە دەستی پێکردووە بۆەوەی کە پرۆسەی سیاسی لە عێراق تا ڕادەیەک بەرەو پێش بێ. کورد لەم نێوەندەدا ڕۆڵی چۆن دەبێ و ژموژوڵەکانی چییە؟ ئایندەی کورد لە پرۆسی سیاسی عێراق لە حکوومەتی نوێی داهاتووی عێراق و هەروەها لەو گۆڕانکاریانەی کە هەموو عێراق و عێراقیەکان چاوەڕێیەکەن چۆن دەبێت. ئێستا هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی تا ڕادەیەک ینی کۆدەنگ نین لەسەر کۆمەڵێک بابەت کە پەیوەندی هەیە بە بەغداوە. ئاخۆتوانن لە داهاتوویشی نزیکدا کۆدەنگیەک دروست بکەن و نێوماڵی کورد ڕێک بکرێت بۆ ئەوەی کە لە چوارچێوەی پرۆسی سیاسی لە عێراق کە جارێکی دیکە دائەڕێژرێتەوە کورد بەشداری سەرەکی بێت تایدا یاخود نا. ئەگەر ئێمە بە پەردەوازەی بچینە بەغدا چیمان لێ بەسەر دێ؟ ئەو ڕووداوانی چەند ڕۆژی ڕابردوو کە تا ڕادەیەک هەرێمی کوردستانی تووشی دۆخێکی شڵەقان و شڵەژاوی کردووە ئەمانە کاردانەوە و هەروەها کاریگەری لە داهاتوودا چۆنە بێ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم خات و ڕابیحە حەمەد ئەندامی سەرکردایەتی شێتی کە بە سوپاسەوە جەنابیان لە بەغدا لەگەڵمانن سڵاو لەبێ خات و ڕابیحە، هەروەها کاک شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان بە سوپاسەوە جەنابیشان کاکشوان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانن سڵاو لەبێ کاکشوان بە ڕوخسەتی کاکشوان لە خات و ڕابیحە و دەست پێ بکەم تا ڕادێک بووی کە بزانین ئەو جموجوڵە سیاسی کە هەیە لە بەغدا و ئەو چەقبەستووی کە لە ڕابردوودا توایەوە و ئەو بەستەڵەکەی کێسەر نەماوە لە نێوان لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی نێوماڵی شیعە جوڵەیان تێکەوتۆتەوە بۆی کە حکوومەتی نوێی عێراقی پێک بێن. خات و ڕابیحە بەگشتی دۆخەکە لە بەغداوە چیمان پێ ئەڵێ؟ بەڵێ سڵاو کاک هاوڕێز، سڵاو لە میوانە بەڕێزەکەت و لە بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیدا خۆی ئەوە زیاتر لە 5 مانگ تێدەپەڕێ بەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام بەداخەوە تا ئێستا سەر و شێواز و پێکەنانی حکوومەتی نوێی عێراق زۆر دیار نییە و ڕوون نییە کە لە ماوەی ڕابردوودا لە یەکەم دانیشتن سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی هەڵبژێردرا کە ئەوە بوو بەشێک لە کوتلە سیاسیەکان کە ئەوەی هاوپەیمانێتێک لە نێوان پێکاتیە سونەتە ناو هۆڵی پەرلەمان و وەکو ئەوی خۆیان ڕێککەوتە بوون دەنجاندا بە سەرۆک و هەردوو جێگرەکەی ئەمە تا ڕادەیە کەس لاری لەوە نەبوو کە ئەوانە ببنە سەرۆک و جێگر، بەڵام ئەوەی کە تا ئێستا ماوە گرنگیشە لە پرۆسی سیاسی عێراقا دەنگدان لەسەر بە سەرۆک کۆماری عێراق و هەروەها تەکلیفکردنی کەسێک بۆ پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق و هەروەها شێوازی حکومڕانیەکە چۆن دەبێ؟ ئایا حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دەبێ یان حکوومەتی تەوافقی نیشتیمانی دەبێ؟ کە لێرەدا لەسەر ئەم پێکاتەیە ماڵی شیعە بووە بە دوو بەشەوە بەسەر دوو بەرەدا بەش بووە کە لە سەرەتادا بەهۆی ئەنجامی هەڵبژاردنەکان و ڕازی نەبوونی لایەک لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان و وەکو ئەوی کە کوتلەی سەدری زۆرینەی کورسەکانی بەدەستێنایە حیزبەکانی تری شیعە کە لە ناو چوارچێوەیەک بەرەیەک کۆبوونەتەوە کە چوارچێوەی هەمانجی پێدەوترێ ئەمانەش بەرەیەکن لە سەرەتادا کە کوتلەی سەدری لەگەڵ لایەنی پارتی دیموکراتی کوردستان لە ناو کووردا و هەروەها لەگەڵ سونەکان
هاوپەیمانێتێکیان ئەمانە لە پێش ئەنجامدانی هەڵبژاردننیشە گفتوگویان کردبوو لەسەر پێکەنانی ئەم بەرەیە ئایا چی کۆکردنیتەوە بەبێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندی نیشتیمانی بەبێ لە بەرچاوگرتنی مێژوو خەبات و قوربانیدانی لایەنە سیاسەکانی تر بەبێ لە بەرچاوگرتنی ئەو بارودۆخەی کە هاوڵاتیانی عێراق و عێراق بەگشتی پێدا تێپەڕ دەبێ ئەوانە بەرەیەکیان پێکێنە کە لە سەرەتای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکانیش گفتوگۆکانیان چرتر کردەوە و لەپڕ هەپەیمانەتێکیەکان ڕاگەیاند کە ئەوانە دایانەوێت حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێکبێنێ کە لەسەر تویتەکانی بەڕێز موقتەدا سەدر لا شەرقیەوە لا غەربیە حکوومە ئەغلەبیە و دانانی خەتی سوور لەسەر هەندێک کەسایەتی لە ناو بەرەی ئیتاری تەنسیقی ئەمانە وای کرد کێشەکان لە نێوان ئەو دوو ماڵی شیعە زیاتر قوڵ ببێتەوە و ئەمەش وای کرد بەشداری پارتی دیموکراتی کوردستان لەم بەرەیە وای کرد ببێتە ئێمەش وەکو کورد کە پارتی دیموکراتی کوردستان دەبێتە بەشێک لە دابەشکردنی نێوماڵی شیعە ئەمە وای کرد کە هەرێمی کوردستان بکەوێتە مەترسیەوە بەڕاستی تا گەیشتە ئەوەی منافەسە و ڕکابەری و کێشەکانی نێوان لایەنە شیعیەکان بە تایبەتی و هەروەها هەرێمی کوردستان زیاتر قوڵ بێتەوە کە خۆی لەوە دیتەوە لە چەند مانجی ڕابردوو دەبینین بجێ هەرێمی کوردستان نەنێدراوە و ناوە هەرێمی کوردستان بەردومان دەکرێت جا چ بەرەیەک و یان چی هێزێک و چ لایەنێک و چ وڵاتێک بەردومانی دەکا ئەمانە هەمووی لەوانەیە بەشێک بێ لەو ملمەلانەیە سیاسی کە لە نێوان لایەنە شیعەکان دروست بووە و بە تایبەتیش کە پارتی دیموکراتی کوردستان بوویتە بەشێک لەو ملمەلانەیە خۆی وا باشتر بوو کورد خۆی بەدوور بگرێت لەو ملمەلانەیە سیاسیە لە ڕابردووشدا لە سەرەتای پرۆسی ئازادی عێراقا کە کورد هاتە بەغداوە بە تایبەتی بە سەرۆکایەتی بشکۆی نەتەوەیەک مامجەلال هەمیشە ئێمە کورد بەشێک بە لە چارەسەر بەشێک نێبووە لە گرفت و کێشەکان قۆڵ بکاتەوە هەمیشە لە نێو ماڵی شیعە تا ڕادەیەک ناکۆچی و دووبەرەکی هەبووە بەڵام ئەو کاتە بە سیاسەتی حەکیمانی بەڕێز مامجەلال هەمی کۆدەکردنەوە لەسەر مێزی گفتوگۆ نەکرد لایەنی شیعە بەڵکو لایەنە سونەکانیش دەهێناوە ناو پرۆسەی سیاسی و کوردەکانیشی دەکردە یەک دەنگ و دەیتوانی زۆر جار قوربانی داوە بە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان یان قوربان تەنازولی کردێ لە بەشەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستکەوتەکانی خۆمان بەڵام بۆ ئەوەی بتوانرێ حکوومەتێکی تەوافقی پێک بێ و لە بەرژەوەندی گەلانی عێراق و بەرنامەکانی داهاتی لە خزمەتگوزاری پێشکەش بە گەلانی عێراق بکا و عێراق بەرەو کەنارێکی ئارام بە بەڵام بەداخەوە ئێستا لە دوای نەمانی مامجەلال لە گۆڕەپانی سیاسی عێراقا دەبینین هەم ماڵی کورد پەرتەوازە بووە لە هەمان کاتیشدا ماڵی شیعەش پەرتەوازەی بەخۆی بینیوە زۆر جار لە سەرکردە شیعەکان ئەمە خۆیان ئاماژەیان پێکردەوە وتیانە ئەگەر ئێستا مامجەلال لە گۆڕەپانی سیاسی عێراق باە بەدڵنیاییەوە ئێمەی کۆدا کردەوە لە باتی ئەوەی پەرتەوازە بین ئێمەی بە پێچەوانەوە کۆدا کردەوە و دەیتوانی بمانگەیەنتە کەنارێکی ئارام و بتوانین لە کاتێکی زووتردا حکوومەت پێکبوێنین و هەموو لایەنەکانجی ڕازی دەبن لەسەر ئەو حکوومەتە و شێوازی پێکەنانەکەی بەڵام بەداخەوە دەبینین ئەمە وەکو هەرێمی کوردستان لە باتی ئێمە بین ماڵی خۆمان ڕێک بخەینەوە و بەرنمەیەکدا بنێن لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان چونکە ئێمە لە ڕابردوودا کۆمەڵێک کێشەی دەستوری و یاسایی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا هەبووە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی لەسەر بجێ هەرێمی کوردستان لەسەر خاڵە سنووریەکان لەسەر فڕۆکەخانەکان لەسەر بجێ پێشمەرگا لەسەر گەنمی جووتیاران لەسەر بازرگانی کشتتوکاڵی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری کشتتوکاڵی عێراق بڕیارێکیدا کە نابێ بەرهەمی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بێەوە ناوەڕاست و باشووری عێراق ئەمانە هەموو زیان بە هاوڵاتیانی کوردستان دەگەینێ سەرڕای ئەوەی کە هاوڵاتیانی کوردستان موچە و شای سەداراییەکانی خۆیانیان پێنادرێ ئێمە دیوسان بین کێشەکان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و لەگەڵ لایەنە عێراقیەکان قوڵتر بکەینەوە ئەوە زیاتر هەرێمی کوردستان و زیاتر هاوڵاتیانی کوردستان تێیدا زەرمەندە بن بۆیە بەدڵنیاییەوە ئەوەی لە ئێستا لە عێراقیشدا گوزارێ ڕاستە لەوانەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا تا ڕادەیەک جمجۆڵێکی کەم هەبووە بەڵام لە ڕاستیدا تا ئێستا بەرچاوڕوون نییە کە ئایا ئەم لایەنە سیاسیانە وەکو شیعە ڕێکەوتون لەسەر ئەوەی
حکوومەتێکی تەوافقی پێک بهێنن یان ئەگەر حکوومەتی زۆری نەش بێ لەسەر ڕەزامەندی لایەنەکەی ترکە بەشداری ناکە بە خۆی ئارەزوومەندانە بەشداری نەکە نەک ببێ لایەنێک خەتی سووری بۆدانێ بیخاتە دەرەوەی پرۆسی سیاسی ئەگەر ئەوە ئەنجام بدرێ ئەوە بە دڵنیاییەوە دەبێتە مەترسی لەسەر عێراقیشە و لەسەر هەرێمی کوردستانیش بە دڵنیاییەوە مەترسیەکە دروست دەبی معنای نییە ئەگەر بێت و لە عێراقا کێشە دروست بێ هەرێمی کوردستان ئارام دەبێ بە دڵنیاییەوە دەبینین هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی کێشە و گرفتی زۆر زیاتر دەبێتەوە لەوەی ئێستا بەرەونە ئارامی دەڕەوە بە دڵنیاییەوە دەست خۆشخات و ڕابێ دواتر دێمەوە خزمەت جەنابێت بە تایبەتی بۆ جمع و جوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی باڤڵ جەلال تاڵەبانی کە وەفدێکی یەکێتی لە بەغدایە و کۆبوونەوەکانی لەگەڵ چوارچێوەی هەمانگی و تا ڕادەیەک چوارچێوەی هەمانگی و ڕوتی سەدر کە چەند ڕۆژی ڕابردووک و جەنابە دامەژت پێدا لێک نزیک بوونەوە هەبوو بەڵام ئێستا خلافە گەورەکەی نێوانیانەوەیە کە کامیان کوتلەی گەورەترین ڕابگەێنێ یاخود بە هەردوو لایەن ڕایبگەێنی یاخود چێ دواتر وەڵامیان پرسیارانم بدەرەوە کاک شوان محەممەد ئەندای مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان دووبارە سڵاوت لێبێ ینی خاتو ڕابیحە شیکردنەوەیشی وردی کرد بۆ دۆخی ئێستای عێراق لە ڕابردوو لە پێش هەڵبژاردنەکانەوە دوای هەڵبژاردنەوە ئەو دۆخە چەقبەستووی کە عێراقیشی پێدا تێپەڕیوە تا ڕادێگە و کرانەوەی کە ئێستا هەیە ئەمانەی هەمووشی کردەوە کە ئاخۆ کورد ئەکەوێتە کوێی ئەم دۆخەوە بەرژەوەندیمان لە چیایە ئێمە ئەگەر بەشێکی کورد ببێتە تەرەفگیر لە نێو ماڵی شیعە و بێتە هۆکارێک بۆ قوڵکردنەوەی ململانەکانی نێو ماڵی شیعە چکە منەمێ وەکو پرسیارێک بێ ئەوەی کە بینیمان لە ماوەی ڕابردوو کە بەشێک لە کورد بووە تەرەف لە کێشەکانی شیعە و قوڵکردنەوەی ناکۆشیەکانیان ئێمە زیاتر زیانە بینین و زەرەری گەورە ئەبینین کە بەر کورد و بەر هەرێمی کوردستانەکەوێ لە ڕوئیای جەنابتەوە ئەمەیان تا چەند واقعیە کورد زەرمەندی یەکەمە بێ ئەلەوە یاخود نەخێر کورد ڕاستی کرد کە چوە نێو ئەم ململانەیە و توانیوەتی جێی خۆی بکاتەوە بەڕاستی زۆر سپاس من دەمەوێت لە مانشێتی بەرنامەکەەوە دەست پێ بکەم لە ڕاستیە کورد لە بەردەم عێراقێکی نوێدا نییە و عێراقی نوێش ئێستا لەم قۆناغە پێی ناوترێ عێراقی نوێ بەڵکو عێراق لە دوای پرۆسی ئازادی لە 2023 پێوترا عێراقی نوێ بەڵام ئەم مستەڵەحەش دوایی بە شێوازێکی ترگەڕایەوە نەبوو بە عێراقی نوێ سەبارەت بە پرسیاری جەنابێت کورد لە بەردەم ئەم ململانەی کە لە بەغا هەیە لە بینی شیعە لە بینی سوننا لە بینی پێکاتەکانی تێر من پێم وایە با بڵێن کورد هەر دەبێ یاریەک بکە لەم نێوەندەیە و یاریەکەشی دەبێت بە شێوازێک بێ کە دوجار بە بەرژەوەندی هەرێمی کوردستان بشکێتەوە ئەمە تەحسیل حاصلە یعنی ناکرێ کورد لە دوای ئەمە پێنجەمین کابینەیە پێک دێ و ئەگەر ئەنجومەنی حکمیش بە کابینەیەک حساب بکەین ئەمە شەشەمینە تازە عێراق بۆ دواوە ئەگەڕێتەوە بە هەموو معیارێک بە هەموو لێکدانەوەیەکی سیاسی میتۆدێکی سیاسی عێراق نەک بۆ پێشەوە ناڕوا بەڵاکو بۆ دواوە ئەڕوا و بەرژەوەندەکانی کوردیش چارەسەری کێشەی کورد لە عێراقدا بەدیهێنانی خەونەکانی کورد ئەمیش هەر بۆ دواوە ڕۆشتۆتەوە نەک بۆ پێشەوە بە دەلیلی ئەوەی کە ئێمە لە پرۆسی ئازادی بە قووەتێکی یەکجار گەورە کورد چووە عێراق و لە سەردەستی بەڕێز مامجەلال و بەڕێز کاک مەسعود حکوومەتی کاتی دروست کراوە کورد بە قووەتێکی گەورەی سیاسی معنەوی لە بەغایە بوو نەتواندرا لەو کاتەیە کێشەی کورد طبعا لە عێراقا کێشەی خاکە بە دەرەجەی یەک ئێمە نەمانتوانیوە لە مەسەلەی خاک یەک هەنگاویش بۆ پێشەوە بچین ئەوەی هەیە مادەی 58 لە دەستوری کاتی عێراق بوو دواتر ئەو مادەیە جێبەجێ نەکرا خرایە ناو دەستوری هەمیشەی عێراق کە بوو بە مادەی 140 و مادەی 140 سەقفێکیان بۆ دانا کە لە کۆتایی 2007 دەبووە جێبەجێ نەکرا ئەوە بۆ 15-20 ساڵە ڕوایانی ئێمە چاوەڕوانی جێبەجێکردنی یەک بەندی مادەی دەستورین بەڵام ئەم حکوومەتە لەسەر چۆک خۆنەوەستاوی عێراق نەک هەنگاوی نەناوە بەڵکو بۆ دواوەش ڕۆشتونە ئێستاش لە ناوچە جێناکۆکەکان بە هەزاران خێزانی کورد تەنانەت ئەو ئیمتیازەی کە ئەدرا کە نیو ئیمتیاز بۆ هاوڵاتی کورد بۆ گەڕانەوە و ئیمتیازێکی زۆرتر بۆ عەرەبی هاوردە بوو ئەوەش جێبەجێ نەکراوە کەواتە ئێمە لەم عێراقە نوێدا بۆ دواوە ڕۆشتوینە سەبارەت بەوەی ئێستا طبعاً
هەموو خەڵکی کوردستان شایدە دوو هێزی سیاسی نوێنەرایەتی کوردیان کردووە لە ڕابردوو تا ئێستاش هەندێک جاریش هێزەکانی تر کەم تا زۆر مشارەکەیەکیان کردووە بەشدار بوونە بەڵام نوێنەرایەتی کورد تا ئەم قۆناغا لە سەردەستی دوو هێزی سیاسی بووە و ئەم دوو هێزە سیاسیە ئەوەندەی بەڕاستی بیریان لە پۆست و ئیمکانیەتە مادیەکان و ئەمانە کردەوە ئەوەندە بیریان لە کێشەکانی خاک نەکردوێتەوە بۆ ئەوەی جوابی پرسیارەکەی خۆم بدەمەوە کەسێک نەڵێوانە نەتیجەکە دەرئەنجامەکە ئەوەمان پێڵێ ئێمە ئێستاکە هەرێمی کوردستان نەک خاچی وەرنەگرتووە ئیمتیازە دارایەکانیشی لێبڕاوە و بەدەر لەوەی خۆمان کە جەناب داماژەی پێدەی هۆکار بووین بۆ هەندێک لە دەستدانی ئەم دەستکەوتانی کە ئەبواە بە دەستمان بێنایە پێدوانیە هەندێک فاکتەر و هۆکاری دیکەش هەبوون کە هەم خودی فاکتەری ناوخۆیی لە ناوخۆی عێراق هەم فاکتەری دەرەکی کەمانە پاڵنەرم بووی کە کورد نەتوانێ هەم یەکگرتوو بێ هەم توانێ ئەو دەستکەوتانی کە نەیتوانێ و بەدەستی بێنێ بەدەستی بێنێتوانە شێ بۆ پارێزگاری لێ بکات تا چەند لەمە ینی هاوڕایت باشە من هاوڕام لەگە جەنابەت بەڵام ئەگەر فاکتەری دەرەکی کۆسب بوو بێ بارحاڵ عوباڵی ئەو فاکتەرە دەرەچیە بە ملی ڕێگریەکان و ئەوانەی ڕێگری لە بەرژەوەندەکانی کوردەکەن بەڵام ئەم دوو هێزە چی جوابی خەڵکی کوردستانە دەنەوە کە خۆیان یەکگرتو نەبوون کە خۆیان نەیانتوانی نوێنەرایەتێکی باشی خەڵکی کوردستان بکەن لە بەغا ئەمەیان چۆن جواب بدرێتەوە ئەمە لەلایەکی تر من هەر لەم کەناڵی جەنابت و هەر لە بەرنامەی جەنابتن داری کەش ڕای ڕاشکاوانەی حزبی زەحمەتکێشانم دەربڕیوە ئێمە پێمان وایە کێشەی عێراق کێشەی بنیادە کێشەی لەدایکبوونە ولادەتێتی و پێمان وایە ئەم کێشانە حەل نابن نابێ ئێمە وتاری دڵخۆشکەرانە بە خەڵکی خۆمان بدەین بەڵام لەدە ئەنجامە بێئومێدیان بکەین لە کردارە ئێمە پێمان وایە بەحەی عەلەسەلاح بە خەڵکی کوردستان بڵێن کێشەی کورد لە عێراق کێشەی عێراق کێشەی لەدایکبوون و ولادەتێتی ئەم دەوڵەتە بۆ کاتی خۆی لە سەردەستی فەڕەنسا و بەریتانیا و غەرب دروست کرا بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان و هیچ ڕەتچاوی بەرژەوەندی گەلانی عێراق نەکراوە و لە ڕابردووش بۆ شایدی ئەم قسەی من لە عێراقا ئارامی قەت نەبووە ئەگەر ئارامیش بوو بێ بە زەبری هێز حکوومەتێکی وەکو حکوومەتی بەعز هەموو نارەکانی خۆی سەرکوتە کرد ئارامیەکی دروستە کرد ئەویش بۆ چەند ساتێک و دوایی شۆڕش ڕووی دەدا ڕاپەڕین ڕووی دەدا تاکو سەرنجام هەموو ئەو حکوومەتە تیاچوو لەبەرەوە ئێمە پێمان وایە دەبێ گەلانی عێراق و بە تایبەتیش عەرەب کە نەتەوەی سەردەستن لە عێراقا بگەنە ئەو قەناعەتە کە تۆ مافت هەیە یعنی هەتا ئەوان ئەو قەناعەتیان لا دروست نەبێ کە تۆ مافت هەیە و خاکت هەیە زمانت هەیە تۆ پێکاتەیەکی جیای و تۆ لە ئەسڵا لە عێراقا نەبوویتە خراویتە سەر عێراق هەتا ئەم قەناعەتیان لا دروست نەبێ چۆن ئەتوانن وڵام دەرەوەی خواستی ملەتێکی وەکو کورد بن کە بە هەموو جیاوازیەکانی وەخراوەتە سەر عێراق لەبەرەوە دەبێت کوردیش ئەو حەقیقەتە بزانێت ئەگەر ئێوێ لەگە عێراقا بژێ دەبێت بەڕاستی ئیرادەیەک دروستکە لە ناو ملەتەکەیە و زەمانە و زەمینی بۆ خۆش بکە و سیاسەتێکی میان ڕەوانەی گونجاو بگرێتە بەر لەگەڵ ئەم حکوومەتەی کە هەیە ناکرێت لەلایەک داوای سربەخۆیی و دەوڵەت بکەین لەلایەک بچین لەگە حکوومەت و پێکاتەکانیان پێک بین ینی خەڵکی کوردستان سەری سوور ماوە لەم سیاسەتە ئایا ئێمە جیابینەوە دەوڵەت دروستەکەین شەڕی عێراقەکەین یان ئەوە تا ئێمە دژی ئەم دەوڵەتین کە هەیە یان ئەوە تا ئێمە بەشێکین لەم دەوڵەتە و ئەکرێ مافەکانی خۆمان کەم تا زۆر بۆ ئەم قۆناغا بەدەست بێنین بەڕاستی دەبێ ئەم مەسەلانە ڕوون بکرێتەوە بەرچاوی خەڵک ڕوون بێ سیاسەتێکی شەفاف بکرێ ناکرێ بە دەستێک دوژمنکاری بە دەستێک دۆستایەتی ئەمە لە سیاسەتا فەشەلی هێناوە لە ڕابردوو ملەتەکەمان زەرەری کردووە باجی گەورەمان داوە بۆیە دەبێ بگەڕێنەوە بۆ عەقڵ و مەنتیق لە سیاسەتدا دەست خۆش کاک شوان ینی خات و ڕابیحە کاک شوان ینی کۆمەڵێک حەقیقەتی وروژان کەمانە حەقیقەتی تاڵن خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان پێوەی دەناڵێنن ینی بۆ ئەماکەم بە پرسیارێک بۆ بەڕێزە چکە جەناب دۆکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی ینی لە پۆستێکای و لە بەرپرسیارەتیەکای کە ئەزانی دیانی بۆ نمونەیەکێتی
ئامانجەکانی چیەوە چۆن دەیەوێت لەگەڵ پارتی خۆی بگونجێنەوە چۆن دەیەوێت لەگەڵ دۆخی بەغدا خۆی بگونجێن لەگەڵ یانە سیاسیەکان بۆ یەکێتی و پارتی تا ئێستا نەیانتوانیوە تەبابن بۆ نەیانتوانیوە دۆخێکی وەها لە هەرێمی کوردستان بخڵقێن کە خەڵک پشتیوانیان بێت لە هەموو دۆخەکاندا بۆ نەیانتوانیەوە بە یەکگرتووی تا ڕادەیەک بچنە بەغدا ئەو شەڕ و ئەو مافە دەستوریانی کە هەیە لە بەغدا پێکەوە بەدەستی بێنن من ئەمەوێ بیبەسمەوە بەو سەردانەی کاک باوڵی شۆکێسە لە بەغدایە یعنی خەڵکی هەرێمی کوردستان خۆزگە خوازن کە ئێستا یەکێتی و پارتی پێکەوە بە وەفدێکی تۆکمە لە بەغدا بوونای و ئەم شەڕە دەستوری و قانونیانە ئەم کردای لەسەر مافەکانی خەڵک بۆ نەکراوە چیە سەبەبە بەڕاستی بڵێ خۆی لە بەڕاستی کاکشۆن لە سەرەتای قسەکانی بۆ دەست پێکرد کە گوتی ئێستا خولی پێنجەمە ئەبێ کوردیش یاری سیاسی خۆی بکە بەڵام لە کۆتایی قسەکانی یعنی ئەوها نەبوو ینی ئەو بابەتە نەبوو لە ڕاستیدا کورد یاری سیاسی ئەمە یاری سیاسی نییە ئەگەر ناوی بنین یاری سیاسی بەڕاستی کورد بە دووبەرەکی وەکەوەی دە 2010 ڕوویداوە لە ئێستاشدا بە دووبەرەکی و بە دوو گروپی جیاواز بێنە بەغدا و شەڕ لە سەرپۆستی سەرۆک کۆمار کە لە چەند دەورەی ڕابردووشە وەکو عرفێکی لێ هاتووە وەکو ڕێکەوتنێکی مێژوویش لە ڕابردوودا کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەوە کرابوو کە لە پۆستە سیادیەکان لە عێراقا بۆ ئەوەی هیچ لایەنێکی عێراقی پێکاتەیەکی عێراقی فەرامۆژ نەکرێت دابەش کرابوو بۆ سێ بەرە سەرچیەکە سەرۆک کۆمار بۆ کورد بێ سەرۆک وەزیران پشتی شیعە بێ سەرۆکی پەرلەمان پشتی سوننە بێ و لە ناو کوردیشە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بە حکمی ئەوەی هەموو جونگە سەرچیەکانی هەرێمی کوردستان لە دەست پارتی دیموکراتی کوردستانە بە سەرۆکی هەرێمەوە بە سەرۆکی حکوومەتەوە بە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە وەزارەتی ناوخۆیە چی ئاسایشی هەرێمە چی شتی گرنگ ماوە لە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان بێ هەمووی پارتی دیموکراتی کوردستان بێتی ئەگەر شەراکەتی سیاسی بین و ئێمە بمانەوێ وەکو دوو حزبی تێکۆشەر کە مێژوێکی تێکۆشان و قوربانیدانیان هەیە لە پێناو بەرژەوەندی خەرچی کوردستان کار بکەین دەبێ بەرنمەیەکی یەکگرتومان هەبێ بۆ بەغدا و نابێ شەڕی کورد سڕ بکەینەوە لەسەر شەڕی نێو خۆمان لەسەر پۆستێک لە عێراقا ئەگەر بێت و بگەڕێنەوە بە ڕابردوو کە دیدی یەکێتی ئەوە بووە ڕاستە ئێمە دروشمی یەکێتی مافی چارەی خۆنووسین بووە لە سەرەتای دروستبوونی یەکێتی و تا ئێستاش لە لۆگۆی یەکێتی شاهر ئەوە نووسراوە و لە پرۆگرامی یەکێتی شا هەمیشە ئەوە دووبارە کراتەوە بەڵام دەبێت لە دۆخێکی گونجاو بگەڕێ بۆ ئەم سربەخۆیە نەک ئێستا لە دۆخێکی ئێستادا وەکەوەی کە ڕیفراندۆم ئەنجام درە بەهۆی لە دەستدانی نیوەی خاچی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا لە کەرکووکیژ ئەو کێشە دروست بوو تا ئێستا پارێزگارێکی عەرەب ئیدارەی کەرکووک دەکا و یەکەچر لەوانەیە کە هۆکار بوو لەوەی کە پارێزگاری کەرکووک کوردێک دانەندرێ و لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە حکمی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە زۆرینەی ڕەهای دەنجی کەرکووکی هینایە پارتی دیموکراتی کوردستان بووە کەواتە دووبارە دیسان هاتەوە کێشەکان لەناو بەغدا قوڵ بکاتەوە لەسەر پۆستی سەرۆک کۆمار شەڕ بکە ئەی باشە تا دوێنێ داوای سربەخۆیی بکەی و ئێستا بتەوێت لەسەر پۆستێک شەڕ بکەین یان بین لەسەر هەرێمی کوردستان شەڕ بکەین بێتین لەسەر مافەکانی هەرێمی کوردستان لەسەر جێبەجێکردنی مادە دەستوریەکان لەسەر بەرنمەیەکی ڕێک لە پێناوی کەرکووکە لە پێناو دەشتینینەوە لە پێناو خانەقینە بین لەسەر ئەوانە یان بین لەسەر پۆستێکە شەڕ بکەین با ئەم پۆستە لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لایەنە عێراقیەکانیش هەمویان ڕەزامەندن لەسەر ئەوەی کە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان لە 2010 بۆ هۆی دابەشکردنی نێوماڵی کورد کە کاندیدێکی هینا و خستێ ناو پرۆسەی دەنگدانەوە بەڵام لە کۆتاییدا یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوو بوو کە سەر و کۆماری بەدەستێنا بەڵام ئێستا بەداخەوە دووبارە ئەم کارە ئەنجام دەدرێتەوە ئەو بۆ هۆی ئەوەی ئێستا کورد بەو هێزە لە بەغدا نەماوە و یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەفدەکانی بە سەرۆکاتی بەڕێز بافڵ تاڵبانی کە سەردانی بەغدا دەکەن هەمیشە گفتوگۆکانیان بە شێوەیەکی ئاشتەواییە و هەوڵیان داوە تەنانەت ماڵی شیعەش یەک ببنەوە بۆ ئەوی بتوانین حکوومەتێک پێکبێنین بەدڵنیایەوە ئە حکوومەتەش بۆ ئەوی لە بەرنامەی کاری داهاتووی مافەکانی گەلی کورد و مافە دەستوریەکانی تێدا جێکرابێتەوە دەبێت ئێمە شەڕەکانمان لەسەر ئەوە بێ ئەوە ئەگەر بەهات باە
پارتی دیموکراتی کوردستانیشان بەشان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنمەیەکی تۆکمەمان هەبە بەیەکەوە بۆ بەغدا بەهاتبانە بەدڵنیاییەوە ئەمە بەهێزتر دەبوو ڕاستە ئەگەر کێشەکە ئێستاش بەوازیها زیاتر کورد نییە بە خۆشیع خۆی ڕێک نەکەوتەوە بە پێکەنانی حکوومەت لەبەر ئەوە بابەتی هەڵبژاردننی سەرۆکۆماریش دواخراوە بەڵام ئەوەی ئەوڕۆکە سەرۆکی پەرلەمان بڕیاریدا کە ڕۆژی 26 مان دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکۆمار بێ واتە ئەو شەمەنە ئەوی تر بەڵام ئەگەر زۆرینەی دوو لە سەرسەی پەرلەمانی پێکنەیە ئەوە بەدڵنیایەوە دیسان لەم دانیشتنەش سەرۆکۆمار هەڵنابژێدرێ و تا ئێستاش کە ڕێککەوتن نەکرابی لە نێوان چارچەوەی هەماهەنگی و لە نێوان کوتلەی سەدری بەدڵنیایەوە کەسی دیاریکرا و باشە ئەو کۆبوونەوەی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی کاک باڤڵ کە لە بەغدایە لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی جەناب تەبەن نزیشیت و زانیاریت هەیە بەدڵنیایی هیچ بەرەو پێشچوونێکەیە لە ینی گفتوگۆکان بە تایبەتی لە نێوان یەکێتی و چوارچەوەی هەماهەنگی و ئەنجا لە نێوان چوارچەوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر بۆی کە دانیشتنی 26 مانگ ئەگە سەرۆکۆمار ینی تێیدا هەڵبژێرێت ئەین کۆدەنگیەکە بێت لەسەریت یەکێتی بەچی گەیشتۆ لەو کۆبوونانەیە خۆی لە چەند ڕۆژی ڕابردوو هەندێک پەیوەندی تەلیفۆنی و سەردان هەبووە لە نێوان چوارچەوەی هەماهەنگی و کوتلەی سەدری و سونەکان و وەفدی پارتی دیموکراتی کوردستانیش سەردانی ئەو بەرەی کردووە کە هاوپەیمانیتی لەگەڵ پێکەی ناون بەڵام دیار بوو ڕاست بووەندەك خەڵک پێی دڵخۆش بوو شەقامی عراقی پێی دڵخۆش بوو لە ڕاگەیانەکان باس کرا و زۆر وروژێنرا و بابەتە بەڵام لە کۆتاییشدا لە دوای کۆبوونەوەکان کۆتایی هات بەبێ ئەوەی هیچ بەیاننامەیەکی هاوبەش پێشکەش بکرێت لە کەناڵەکانی ڕاگەیاندن یاخود کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام بدرێ بەڵکو دووبارە بەڕێز موقتەدا سەدر توێتێکی کرد و لا شەرقیە لا غەربیە حکومە ئەغلەبیە واتە دیسان گەڕانەوە سەر خاڵی سەرەتا بە تایبەتی بەڵێ ینی کەواتە هەنگاوەکان دیسان سستی بەخۆوە بینی لە چەند ڕۆژی ڕابردوو و دوێنێش وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز بافڵ تاڵبانی سەردانی بەغدایان کرد کە لە دیدارەکانیان لەگەڵ لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی کە ئەوان هەڵوێستی خۆیان بەرامبەر هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵوێستە نیشتیمانیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان دەربڕی کە وتیان ئێمەش پاڵپشتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵوێستەکانیان دەکەین بە دڵنیاییەوە تا ئێستاش ئەوەی کە دیار بووە لە کۆبوونەوەکان هیچ ڕێککەوتنێک یاخود نزیکبوونەوەیکی ئەو تۆنیە لە نێوان ئیتاری تەنسیقی و لە نێوان ئەو تەحالفەی کە لە نێوان موقتەدا سەدر و کوتلەی سەدری و پارتی دیموکراتی کوردستان و سونەکان پێکاتەوە بەڵام دیار بە ناو سونەکانیش کەمێک کێشە دروست بووە لەسەر پۆستەکان و دابەشکردنی دەستکەوتەکان بەڕاستی زیاتر ئەوانی کۆکردەوە یعنی بەرژەوەندی تایبەتی حیزبایەتی ئەم لایەنەیە کۆکردیتەوە یان بەرژەوەندی تایبەتی کوتلەکانە ئەوە نییە بەرژەوەندی نیشتیمانی بێ بۆ ئەگە بەرژەوەندی نیشتیمانی بواە دەبواە ئەو عرفە سیاسی کە لە ڕابردوودا بووە بە بنەمای پێکەنانی حکوومەت لە چەند خولی ڕابردوو دووبارە ئەم جارش ئەوەیان لە کۆبوونەوەکانی یەکێتی لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی ئەمە بزانم هەنێ زانیاری ئەگەر هەت بێ هیچ باس کراوە بۆ پۆستی سەرۆکۆمار هیچ ینی لەسەر کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە کراوە لەسەر کاندید هیچ کەسێک تا ئێستا هیچ لایەنێکی عێراقی باسی لەوە نەکردووە کە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانی قبول نابی لە ڕاستیدا و ئەوانیش ئامادەن دەنجیان لەگەڵ دەنجی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر کاتێک پێشکەشکە بە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان لاریان لێنە لەسەر ئەوەی کە لە چوارچەوەی دەستور ئەرکەکانی سەرۆکایەتی خۆی جێبەجێ بکە ئەوان دەنجی پێ بدەن بە دڵنیاییەوە و چونکە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لای هەمووان ئاشکرایە هەڵوێستێکی نیشتیمانی بووە تا ئێستا نەیویستوە بەرەیەک پێک بێنێت تەنانەت تا ئێستا لەگەڵ چوارچەوەی هێمانجیش ڕاستە هەڵوێستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرۆکایەتی کاک بافڵ زۆر بەرز دەنرخێنن بەڵام تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نەچوە هیچ وەرەقەیەک یاخود هیچ بەرنامەیەک ئیمزا بکە
بۆ ئەوی ببێتە بەرێک لە بەرامبەر بەرەکەی تر بەڵکو تا ئێستا لە هەوڵی ئەوەدایە کە بتوانێت دووبارە ناوماڵی شیعەوە خۆشیان سەرکردە شیعەکان چاوەڕوانی ئەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن کە ڕۆڵی سەرۆک مامجەلال ببینن لە پێکێنانەوەی نزیکردنەوەی بیر و بۆ چوونە جیاوازەکان بۆ پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق ڕاستە عێراق لەوانەیە بارودۆخی عێراق لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە تا ڕادەیەک خراپ بێ بەڵام هەرێمی کوردستانیش من باشی نابینم بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا بیتوانی باە هەموو توانای مادی و معنەوی خۆی بخزبایەگەر بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر چونکە ژیانی هاوڵاتانی کوردستان تەنها هەڵدانەوەی کۆشک و تەلار نییە بە ئاسماندا چوو بێ بەڵکو پێویستە یەکەم پشت ناوماڵی خێزانی کورد ئارامی بەخۆ ببینێ خێزانی کورد بتانی بژێوی ژیانی باسکەی بتانی مناڵەکانیان بە یەکسانی بسن بەرە و خوێندنگا و زانکۆکان نەک تەنانەت هەموو شتەکان بکەی بە ئەهلی و لێرەدا تەبەقات لە نێوان هاوڵاتیانی کوردستان زیاتر دروست بگەی ڕاستە پێشترێ لە ژیانیان لەوانەیە چینی هەژار هەبووە یاخود چینێکی سەرمایەدار هەبووە بەڵام چینی مامناوەند زۆر بووە چینی هەژار و چینی سەرمایەداری زۆر بەرز زۆر کەم بۆ ژمارەکەیان چینی ناوەڕاست زۆر بوو بەڵام بەداخەوە بەهۆی لە 2013 بەهۆی ئەو کێشانەی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی و لەسەر ئابووری سربەخۆ و ناردنی نەوت بۆ دەرەوە دروست بووە هۆی ئەوەی چینێکی هەژار لە هەرێمی کوردستانە زۆر بێ و چینێکی زۆر دەوڵەمەندیش کە ژمارەکەیان زۆر بێ ئەمە وای کرد چینی ناوەند لە هەرێمی کوردستان کەم بێ واشی کرد کێشەیەکی زۆر لە ناو خێزانەکانی هەرێمی کوردستان دروست بێ ئەگەر ئێمە بمانتوانی باە وەک هەرێمی کوردستان ئیدارەیەکی جوانی مادی معنەوی ئەمنی هەمووی هەرێمی کوردستانمان دابواە ئەو کاتە ئۆتۆماتیکی ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش لەوانەیە زیاتر ئارەزوومەندانە خۆیان داوای ئەوەیان کرد باە کە بێنەوە سەر هەرێمی کوردستان کێشەکانیش ئەوەندە قوڵ نەبایەوە ئێمە بەداخین بۆ ئەوەی کە هاوڵاتیانی کوردستان لە ماوەی ڕابردوودا بامان ئاماژە بە شتێک بکەم لە یەکێک لە پەیجەکان ئستیفتایەکی پێشکەش کرده بوو تا چەند لەگەڵ بڕیارەکەی دادگای فدرالی کە بەرامبەر بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان مەلەفی نەوت لە هەرێمی کوردستاندا بەداخەوە دەڕێن بەداخەوە سەیرم کرد لە 398 کۆمنت کە نووسرا بوو 3 کۆمنت دژی بڕیارەکەی دادگای فدرالی بوو 395 کۆمنتی کورد پێی خۆش بوو من ئەوە نیگەرانی خستە دڵم بۆ هاوڵاتیانی کوردستان ئەمەی پێخۆش بێ چونکە بەڵێ چونکە داهاتی نەوت نەخراوەتە بەرژەوەندی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێدابین نەکراوە تەنها لە کۆشک و تەلار و بەرژەوەندی تابێتەکان سەرف کراوە بۆیە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە نیگەرانیەوە دەڕواننا ئەو قواری هەرێمی کوردستان و چۆنێتی ئیدارەدان دەبێ حکوومەتی هەرێم ئیعادەی نەزەر لەوە بکاتەوە پێدا بچێتەوە لە چۆنێتی ئیدارەدان ئینجا ئێمە لە هەمان کاتیشدا کۆ ببینەوە لەسەر مێزێکی گفتوگۆ بەرنامەیەکی تۆکمەمان هەبێ شەڕەکانمان لەگەڵ لایەنە عێراقیەکان لەسەر جێبەجێکردنی مادە دەستوریەکان و ناوچە جێناکۆکەکان و شایستەداراییەکانی جوتیاران و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بێ و پێکەنانی ئەنجومەنی ئیتیحادی بێ نەک لەسەر ئەوەی چێ بێ بەسەر کۆمار یاخود چێنە بە بەسەر کۆمار چ وەزارەتێکی سیادی وەرەگرم یاخود وەری ناگرم بەداخەوە و بەدوو بەرەچێش زیاتر ئەو کێشانەی قوڵ کردکردەوە بابەتە سەرچەکانی هەرێمی کوردستان پاراستنی دەستکەوتە دەستوریەکانمان لەبیر کردووە. دێمە خزمەت جەنابەت بۆی کە دواسەرنجی شوەر بگرم لە دااتوە دوای کاکشوان ینی ئەمە ئەگەر نیگەرانی خەڵکی کوردستان بێ لەلایەنە سیاسیەکانی لە حکوومەتێکی خۆجێیی خۆی کە بە خوێن و بە قوربانیدان هاتۆتە بەرهەم ئەمە ئەگەر مامەڵەی عێراقێکی نوێ بێ وەکو تۆ ئاماژەت پێدا عێراق هیچ نوێ نییە لەگەڵ هەرێمێکی دەستوری کە لە دەستوری هەمیشەی عێراقدا دانی پێدانرابێ ئەمە مامەڵەی دراوسەکانمان بێ و دۆستەکانمان بێ لە دەرەوە کە لەگەڵ هەرێمی کوردستانی یەکەن موشکبارانی یەکەن دەیانەوێت دۆخەکەی تێک بدەن دەیانەوێت دەرگاکانمان لێدا بخەن باشە کەواتە توانین بڵین لە داهاتوویشی نزیکدا ئەگەر ئابەم شێوازە مامەڵەکان
بە ئاراستەیەشی نادروست بێ لەگەڵ دۆخی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان جێ بێتەوە لە عێراقیشی نوێدا کە خۆمان ئەمانەوێ هەوڵی بۆ بین جارێککە دروستی بکەینەوە یاخود نەخێرنا. وڵا تۆزێک کاتم پێ بدا پرسەکان زۆر بوون بە دڵنیایی فەرموو. خاتون هەنێ قسەی کرد هەڵەگرێ ینی خوردی کەینەوە. فەرموو. من لەوە دەست پێکەم ئەڵێ شەڕەکانمان لەمە بە دو شەڕی دەستور و خاک و جێبەجێکردنی مافەکانمان بێ. هاوڵاتیەک ئێستا دانیشتووە بە دیارم بەرنمەوە ئەپرسێ ئەی لە 15 ساڵی ڕابردوو بۆ نەتان کرد کەیکەن. ئەمە یەک دوو ئێمە لە کەرکووکە ئەگەر وتەیەکمان هەیە ئەڵێگە کەسێ شێت بۆی بن بۆ ئۆمەرمەندان ئەگەر ئۆمەرمەندان شێت بێ بۆ لای چێ بەرین. لە ڕاستیە خەڵکی کوردستان شایدن کە ئەمەی ئێستا ئەگوزارێ دۆخی سیاسی ئێستامان دابڕاو نییە لە دۆخی سیاسی ڕابردوومان تەواوکەری یەکە ئەمە دەرەنجامە ئەمە ئێستا ئیچنینەوە دەرەنجامی 15 ساڵی هەڵەی سیاسی ئەم دوو هێزەیە لە کوردستان و لە عێراق. ئەمە یەک. دووەم من دەمەوێ ئیشارەت بە قسەی بەڕێز کاک مەحموود سەنگاوی بدەم کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە و دواتریش بەڕێزێکی تر جێگری سەرۆکی هەرێمە ناوی شێخ جەعفەرە ئەویش قسەی کردووە لەم دوسێ ڕۆژە سێرجم کرد بینیم ئەو قسانەی ئەوان کردویانە وڵامە بۆ هەموو ئەو ڕووداوانەی لە کوردستان ڕووەدا لە حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان دەبێ خۆی شاید بێت لەوەی کە ئێمە قسەمان لەسەر بەشەکەی خۆمانە وەکو کوردستان و نوێنەرایەتیەکانی کورد لە ماوەی ڕابردوو. طبعاً هیچ غەڵەت هەڵناگرێ ئێمە ئێستا بەرهەمی سیاسەتی هەڵە و ململانەی ناتەندروستی ئەم هێزانە ئەدەینەوە کە لە 15 ساڵی ڕابردوو لە 16 ساڵی ڕابردوو لە عێراق کردویانە. بەڕێزم یعنی ئەم ملەتە هەتاکەی دابنیشێت چاوی لە باشکردنی سیاسەتی ئێوە بێ لەگەڵ پارتیا ڕێک بکەون یان ڕێک ناکەون هەتاکەی یعنی ئەو ملەتە چاوەڕێ بێ. وەکو جەنابەت فەرموود تەبەقەی ناوەند نەما ئێستا تەبەقە ناوەندەکە هەمووی داشکا بەلای تەبەقەی ژێر خوارەوە و هەژارەکەیە و تەبەقەیەکی موشەخۆریش لەم وڵاتە لەسەر خوێن و ئێسک و پرووسکی شەیدان و ئەنفالەکان دروست بووە بوون بە ملیاردێر ئەوە لە سایی حیزبەکەی ئێوە و پارتی دیموکراتی کوردستان دروست بووە. ئەم ململانەی ئێوە زیانی بۆ خۆشتان هێنا بۆ هەرێمی کوردستان هێنا بۆ بەرژەوەندەکان لە داهاتوو بۆ جیلەکانی داهاتووشمان هەردەی بێ. لە ڕاستی کاکشوان بیریشمان نەچێ لە مۆقعەکەم ینی بێلایەنانە ئەمێ لە هەندێک بابەتە کۆمنتێکە بدەم. بۆ نمونە ئێستا لە ماوەکانی ڕابردوو لە ساڵانی خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان زۆر جار ینی دەستخۆشیان لە یەشێتی و پارتیەکەیان و دۆخێکی واتان خۆڵقانوە ئێستا هەچی سەرمایەدار و هەچی بازرگان و هەچی پێشکەوتنەکانە کە لە دنیادا هەیە لە هەرێمی کوردستانی جێگەی بۆ تۆ بینیمان خەڵک خۆشگوزەران بوون لە ماوەکانی ڕابردوو. ڕاستە حیزبی سیاسی لە هەموو دنیادا هەڵەژەکات و کۆمەڵێک ینی ڕێگای باشیش دەگرێتە بەر بۆ پێشخستنی میلەتەکەی. بەڵام هەڵەکانی یەشێتی و پارتیەگەر لە چوارچێوەی خودی خۆیانە ئەمە جیاوازە. ئەگەر کارتێکەرە دەرەشیەکانە ئەمەیان جیاوازترە و ینی بۆ هەموو خەڵکی کوردستانە ینی ئەویان بەڕاستی تۆ لەمەیان ناڵێکی کاکشوان. کاکاوڕێجان دەست خۆش بێ من لە مۆقعی ئەوەم کە باسی کەم و کوڕەکەم بکەم بە دڵنیایی وایە لێرەدا نەنیشتوم بۆ ئەوەی بێم باسی هەندێک دەستکەوتی بچوو بکەین. بەڵێ ئەفونکە نا بەدیل زۆر دراوە بەڕاستی پێ بڵێم خاتون سیاسەتی ئەو دوو حیزبات جۆی لە بەدیل نەگرت لە ڕابردوو پێشنیار بکرێ باشە خۆ قسەی جوانە پێشنیار چییە؟ معقولە زۆر جوانە. وتی کابرا پرسیاری کە بە نوکتێک جواب بدەم وتی ئاین چییە ئیسلام چییە دین چییە وتی خاسکە خراپ مەکە. یەکەم بەشێک لە کێشەکان بە پێشنیار و بە هین چانابن لەبەرەوەی مەسافەی خۆی وەرگرت مەساری خۆی وەرگرتووە ئێستا باجەکەی وەرەگرین. باشترین پێشنیار بۆم قۆناغە ئەوەیە فەرمونون هەردوو لاتان وەکو خۆ دوتت بەرژەوەندی نیشتیمانی نییە ئەوەی ملوانەیە لە بەغاکە بەرژەوەندی حزبیە بزەبت ڕاستت فەرموو ئێوە لە بەغان
چ ئێوە چ پارتی لە بەغان بۆ بەرژەوەندی حزبی لە بەغان بۆ بەرژەوەندی نیشتیمانی نی ئەگە بۆ بەرژەوەندی نیشتیمانی بێ ئەو کێشانەی ئێستا ڕووەدا ڕووی نادا یعنی ئەمە غەڵەت قبول ناکە ئەوەی تر بۆ ئەم قۆناغا پێشنیار هەیە و بیرکردنەوەش هەیە و ڕێی خەڵکی تریش هەیە جگە لە پارتی وێچێتی ئەگەر بە شەرتێ جۆ بگرن و بگەڕێنەوە بۆ ڕای خەڵک مەگەڕێنەوە بۆ ڕای حزبەکانی تر بەڵکو بگەڕێنەوە بۆ ڕای کادیرەکانی خۆتان ئێستا بڕۆ کامیرە و ماکی ئازاد بەرە ناو شەقامەکان کادیری پارتی و یەکێتی زۆر جوان پێشنیارە خاتە بەردەم سەرکردایەتەکەی بەڵام بەداخەوە جۆ ناگرێ باشترین ڕێگا ئەوەیە بگەڕێنەوە بۆ کۆدەنجی نیشتیمانی و نەتەوەی ملەتەکەمان داخوازیەکانمان باشترین ڕێگا ئەوەیە ئێستا لە بریوە شەڕی پۆستی سەرۆکۆمارکەن لە ڕاستی وەرەقەکەتان داخوازیەکەتان بنووسن مادەی 140 کەرکووک ناوچە جێناکۆکەکان بەشداری حکوومەت ناکەین تاکو ئەم مەسەلەیەمان بۆ یەکلایی نەکەنەوە دەبا اینجا حکوومەتە هەڵوەشاوەکەی عێراق ئەو حکوومەتەی کە لەسەر دەستی وڵاتانی دراوسێ دروستە بێ ئەو حکوومەتەی کە بە یەک عازی وڵاتانی دراوسێ هەڵەوەشێتەوە دروستە بێ بتوانێت لە بەرامبەر ئیرادەی ملەتی کورد بتوانێت بڵێنە خێر دەوەرن ئێوە پشت لە ملەتی خۆتان مەکەن کەیسی نەوت شەفافکەن داهاتی هەرێمی کورسان شەفافکەن داهاتی گومرگ و حدود شەفافکەن لەگە ملەتی خۆتان بن پێویستان بۆ نابێ ئێمەمانان بین پێشنیارتان بۆ بکەین ئێوە باشە زانن ڕێگای ڕاست لەکوێ بەڵام نایگرنە بەر بەرژەوەندەکانتان و ئاخوازێ نەیگرنە بەر لەبەرەوە بە دڵنیاییەوە کێشەکان قوڵ ئەبنەوە کێشەکان گەورە ئەبن و ئێوە پێتان چارەسەر ناکرێ ئەم دوو هێزە ئەم حکوومەتی هەرێمە ئێستا لەسەر حکوومەتە کێشەکانی ئەوەندە قوڵ کردوێتەوە پێی چارەسەر ناکرێت خۆ شتێک لە دڵمایە باسی کەم لە ماوەی ڕابردوو بەشێک خۆشگوزەرانی بە 10 ملیار دۆلارەکەی بەغا بەشێک دروست بوو بەڵام کارەساتێکتان لەم وڵاتە قەومانووە بە 50 ساڵتر نەک بە خۆتان بەجیلی دوای خۆشتان چارەسەر نابێ لەبەرەوەی هێزێکی گەورەی ئەسکەری و سەربازیتان لە دەوری خۆتان دروست کردووە بۆ کاتی دەنگدان گوندەکانتان ئاوادان نەکردەوە خەڵکی گوندەکانتان هێنا کردتان بە احترامن پۆلیس و موچەخۆر ڕێگای گوندەکانتان چۆر کردەوە لە دوای پرۆسی ئازادی دەبووە ڕێ گوندەکان ئاوادان کەنەوە ئێستا ئێمە لە کوردستان خاوەنی خۆشیەی خۆمان نین خاوەنی نەوت و سەروەتی نەوتی خۆمان نین و بۆتە نەکبەتی بۆمان لە بری ئەوەی ئێستا حکوومەتی هەرێم کە ئێوە بەشدارن و پارتی بەڕێوەیە بە 30 ملیار دینار قەرزارە ئەو ملەتە بە 20 ساڵتر 30 ساڵتر پێی نادرێتەوە باجی ئێوە دەبێ بداتەوە ئەمە هەتاکەی ئێوە ئەم ملەتە باشە کاکشۆنجیان کۆمەڵێک پرس و پێشنیاری ینی منطقی و لەجێ خۆی داوروژانە سوپاسم شوم کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاچێ بە بچمە لای خاتوڕابیحەوە کۆندامی سەرکردایەتی یەکێتی ئێوەکو یەکێتی ئەتوانن لەگەڵ پارتی ینی ئەو شتانەی ئەو پێشنیارانەی و ئەو قسانەی کاکشوان ئاماژەی پێدا جێبەجێ بکەن و بیکەنە کردارەوە بتوان لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانم شەڕ بکەن بەڵام ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم خاتوڕابیحە کاکاوڕێ خۆ من لە قسەکانمە ئاماژەم بەوە کرد گوتم لە زیاتی ئەوی شەڕ لە سەپۆز بکەین ئەبواە یەک دووسێ ئەمانە جێبەجێ بکەین مادەی 130 لە شایستە داراییەکانی هەرێمی کوردستانە چارەسەرکردنی مەلەفی نەوت و گازە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و شایستەی داراییەکانی جوتیارانە ئەو بابەتانە پێویستە ئێمە بەرنامەیەکی تۆکمەمان لەگەڵ هەبی بەم شەرتە بەشداری لە حکوومەتی ئیتیحادی بکەین بەڵام کاکشوان لە سەرەتادا ڕەخنەی گرت و دوایە وەکو بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی هەبێ هاتەوە سەر ڕەخنەگرتون و هاتەوە سەر قسەکەی من لە هەمان کاتدا ئەوەی هەرێمی کوردستانی بەرەو ئەو ئاقارە بەر لە ڕاستیدا کە ئابووری سربەخۆ بوو ئابووری سربەخۆش نییە هەر وڵاتێک ئاعتیمادی لەسەر نەوت بێ نابێتە وڵاتێکی خاوەن ئابووری سربەخۆ چونکە ئابووری نەوت ئابووریەکی سربەخۆ نییە بەڵکو بەسراوە بە بازاری جیهانی سعرەکەی بەرزە بێتەوە سعرەکەی دادەبەزێ و حدودت بۆ دادەنێن تا چەند بەرمیل دەتوانانی ڕۆژانە بفرۆشێت چەندی نەفرۆشرێ حەسارت دەخاتە سەر لەبەرەوە ئابووری سربەخۆ نیە ئابووری سربەخۆ پەرە بە کشت و کاڵی ناوخۆ بدای بە پیشەسازی ناوخۆ بدەی بە داهاتی ناوخۆ بدەی پێویستە ئەوانە
زیاتر ڕێک بخەوە باج و دەرامەت ئەوانە ڕێک بخەوە لە ناوخۆت دەستکەوتەکانی ناو هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە و بایەخ بە کشت و کاڵ بدرێ ئەو هەموو خەریجی کۆلیژی کشت و کاڵمان هەیە ئەوانە زیاتر بتوانێت هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئیعادەی نەزەر لەوانە بکاتەوە ڕێک بخاتەوە لە هەمان کاتیشدا بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەرنامەیەکی یەکگرتوویان هەبێ لەگەڵ حکوومەتی ئەتیحادی ئەو کاتە بەدڵنیاییەوە دەتوانن مافە دەستوریەکان ئەوە نیە ڕاستە بە ڕۆژێک و دوو ڕۆژ جێبەجێ بکرێ بەڵام دەتوانین هەنگاو بچینە پێش و یەکێتی نیشتیمانی کوردستان کەمتەرخەم نەبووە لەوە بەڵام بەداخەوە حیزبەکانی تر لە کوردستان ئێستا کاکشوانیش من ڕوبەڕووی بەڕێزیان دەکەمەوە ئەم پرسیارە جەریئانە ناتوانن ڕەخنە لەلایەنێک بگرن با بەڵێ لە یەکێتی بگرن برێن یەکێتی تۆ تاوانباری لەوە هەمیشە دەرێن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەردوو حیزبەکە بەیەکەوە وەرن جەریئانە ئەگەر یەکێتی تاوانبارە با دەستی تاوان بۆ یەکێتی درێژکەن برێن یەکێتی تۆ زۆر باش لە هەموو شتەکانە ئەم هەڵانت کردووە بۆیە کوردستان بە ئاقاردەکە ئەگەر پارتیشە با بڵێن پارتیە بەڵام لێرەدا ئەوەی کە ناتوانن جەریئانە ئاماژەی پێ بکەن دێن هەمووی لە ناو یەک بازنەدا بەیەکەوە ڕاست و چەپ بە هەمووی دادێنن زۆر سپاس بۆ هەرێک لە میوانە بەرزەکانم خات و ڕابێحە حەمەد ئەندامی سەرکردایەتیشێتی کە لە بەغداوە لەگەڵمان سپاسەکەمەوە سپاس بۆ کاکشوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە سودەکانمان لە شاری هەولێر لەگەڵ مامون لە بەرنامی پانۆراما بەڵێ بینەرانی بەڕێز دڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و سەلامەت خواتان لەگەڵ